دەژنە و لای فلەستینە دەژنە و لای ئیسرائیلە. شۆفێرێکی بار هەڵگرە و بەم شێوەیە دەردەدڵی خۆی دەردەبڕێت و دەڵێت هەموو ڕێگاکانیان بەڕوودا داخراوە بۆ پارێزگای هەولێر. کێشە و گرفتمان ئەمە ئەوەیە مەکەوتنێ ناوبینی نالو بزماری دەژنە و لای داعشە دێنە و لایش پێشمەرگە دەژنە و لای فلەستینە دەژنە و لای ئیسرائیلە. کەس ئەو نوع خۆلە ئەو بەردەی ڕوویدەکا لە بۆ یەکێکی هاوڵاتی خۆی کە کوردین والله ئەگە عەرەبین بلا والله ئەگە تورک بین بلا والله ئەگە فارس بین بلا والله ئەگە ئەنگلیز بین بلا کورە مەش کوردین مەش کوڕە وڵاتەینە خۆمە بێگانە نینە مامە داعشین مامەنە دزین. بەهۆی ڕێگا پێنەدان و ڕێگا لێگرتنیان لا سنووری ناحیەی سکتانی سەر بە قەزای کۆیە شۆفێرانی بار هەڵگریش گرت بوونەوە و بە تەواوەتی ڕێگاکەیان داخست و ڕێگایان بە هاتوچۆی ئۆتۆمبێلە بچووک و تایبەتەکان نەدا و بەماش ئاستەنگی هاتوچۆ دروست بوو. ئێستا عەرزێکی محەڕەمە ماوەتەوانێ بینی سەیتەرەی یەشێتی بۆ پارتی ئەمە محەڕەمەیە تۆ من گرە و لەگەڵاکان بڕۆ لەو مسافەیە زەلام بکوژە کەس نایە بەلات لەبەرەوەی نەیەشێتی ساحێبێتی نە پارتی ساحێبێتی ئەو مسافەیان هێشتووەتەوانێ کە ئاڵەمان ئەڵێن بەناو یەک ئیداری بەڵام قەتەمە یەک ئیدارەی نییە هەر بەس ڕێەکە بێ ئێستا پێدا دەڕم وعدبی دەگەڕێمەوە ئەگەر نییە 10 ساعتیش بی هیچ ڕێک نیە هەر بەس ڕێەکە بێ ئێستا 10 ساعتیش بی ئەمن دەڕۆ نامینێمە لێرە ناو تۆز خۆرێ. هاوڵاتیانی سنووری ناحیەی سکتان دەڵێن ئەوان بوونەتە قوربانی نێوان سنووری یەکێتی و پارتی و کەس خۆی ناکات بە خاوەنیان و گیرۆدەن بەدەست خراپی ڕێگاوبانەوە. ئەمە ڕێگاکەمان کەلچی نەماوە برای خۆم چەند ساڵە بۆ بەزارشی قیر کرا پاژۆ قیرکا قیرەکە بە مانگەشی کاول بوو ئەو زارە سەر لە نوێ هاتینەوە چوونە دنیامان کردووە و لای حکومەت و نازام حافەزە و دنیا هەتا تەنکە قیرشان بکردینەوە ئێستا زادەکە کاول بوو چەند 6 ماجی نەبردووە کاکە نە ڕێگای گوندیمان هەیە نە جادە هەیە چنی کاکە مەچ بکەین ئەو هەموو تڕێ لەو دنیا آخر بوو تۆ سەر کۆکلیما ئەمە گوناحمە چێ کاکە ئێمە دەژیراوە کاچیم نەمە ماقول نییە لە وڵاتی خۆی ڕێدەبگرێ کابراەک لە تورکیای ڕابێ مەنتیقەت داگیر کاکە وانییە وەڵی وانیە 2022 هەموو جێکی وێرانە ئەوە چەند ڕێگا هەناوە کۆیە سماقوریە باریسانە بادا بەشیکەن ئەمەش هەندێک لەیمان نابێت کاکەجان. شۆفێرانی بار هەڵگر دەڵێن لە کۆی 5 ڕێگا تەنیا ڕێگای هیزۆب مابوو بۆ هاتوچۆی ئەوان بەڵام ئەویش بەڕوویاندا داخراوە. ئێستا ئەوان هەموو ڕێگاکانیان بەڕوودا داخراوە و نازانن لەکوێوە هاتوچۆ بکەن بۆ پارێزگای هەولێر و تووشی گرفتی هاتوچۆ بوون. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سنووری ناحیەی سکتانی سەر بە قەزای کۆیە.